شاری سلێمانیش بێگومان بەو تایبەتمەندیانی کە هەیەی و ئەم چەندین ساڵێکەوە پێشوازی لە هەموو میوانەکان کردووە ئەو ئاوارانێکەوە لە هەر شوێنێکەوە ڕوویان تێ کردووە لێرەدا ژیانێکی شایستەیان هەبووە ڕێزیان لێگیراوە و ئەوەی ئەرک بووە لەسەر شانی خەڵکی سلێمانی لە بەرابەر مرۆڤایەتیە ئەرکی خۆی جێبەجێ کردووە بۆیە نەک تەنها ئەم نازناوە بەڵکو نازناوی زۆر لەوە زیاتری شایستەیە. دڵمان خۆشە و جێگەی شانازیە کە سلێمانی هەڵبژێرن لە یەک وەک شارێک لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بە شاری پێکەوە ژیان ناویان بردووە. بێگومان ئەمەش لە خۆیەوە نەهاتووە، لەوە هاتووە کە سلێمانی خۆی شاری ڕۆشنبیریەوە. شاری ڕۆشنبیریش نابێت تەعەسسوبی تیا بێت، نابێت ڕەگەز پەرستی تیا بێت.